سڵاوتان لێ بێت ئەم کاتان باش ڕاستی ئامادەبوونی هەرتاکێ لێەوە جێگەی وەفایە بۆ قەڵەمێکی زیندوو نەگمردوو. بەڕێزان لای ئەومان ڕوونە ئامادەبوونی ئێمە ئاماژەیەکە بۆ ستۆپکردنی ئەم کارانەیەکەوە ئەو کەسانە ئەو تیرۆریستانان جاوی دەدەن. بەڕێزانە گەبیرمان بێ لە 2003 لە کەرکەوە دەستی پێگر کە پێشتر زۆر زیاتر بوو خنکاندنی قەڵەم. دکتۆر ستا شەریف و پاشان سۆرانی مامەحەمە و سەردەش عوسمان و کاوە گەرمیانی و 7 ساڵ پێش ئێستاکەش کاکەویداد. بەڕێزان ئەگەر ئێمە بمانەوێ ستۆپ ئەم کارانە بکەین بەڕاستی بە دانیشتن و بە خەوتن و بە وەستانەوە ئەم کارانە کۆتایی پێ نایەت. ئەگەر یەرێکی لەو ڕۆژنامەنووسانەی پێشتر کە ناوم بردن بە شێوەیەک لە شێوەکان دۆسیەکانیان تۆزێ تەڵخی تیابێت تۆزێ نهێنی تیابێت شتێکی تا حدێک ئاسایە. بەڵام مەوزوعی ویداد بەڕێزان ئەومان ناگەدارین کەوا بە ڕۆژی ڕوون لە بازار بە بەرچاوی خەڵکەوە کۆمەڵێک کەسی نەفز نزم کۆمەڵێک کەسی تیرۆریست کاکەویداد دەفرێنن بە هێزی چەک و کاگیداد هەتاوەکو ئاگدارە کرێ خەڵکێکەی بینێت و لایانی پەیوەندیدارەگرەکە هەر زیندووە بێت. لە نەخۆشخانەش بەداخەوەکو پێویستی سان بەدەمێوە نەچوون هەتاوەکو بۆ هۆیەوەی وەک باقیە و کەسانەی تر بچێتە مێژوێکی پاک ئیشەڵا خوای گەورە پلەی شەیدی باتێ و ئەم کارانەی ئەوانەیکەن بەڕێزان لایەومان ئاشکرایە دروستکردنی پانتایی زبڵدانی مێژووە بۆ خۆیان. ئەگەر ئێمە بێدەنگ بین بەڕاستی هەرێکێ لەو خێزانە بەڕێزانەکەوا ڕۆژ ڕۆژان کۆستیان کەوتووە بەسەر ئێمەش دێن هەرتاکێ لەوان ئێمەن خۆزگەی ئێستا ئێمە ئەو هەموو ڕۆژە ناخۆش و ناهەموارە نەبووە کەوا یادەکەینەوە. ڕۆژە یادی ڕۆژنامەنووس ڕۆژیاکی زیادی چالاکەوان ڕۆژەیە سوکایەتی بە کۆمەلگە و بە تاک ڕۆژێ سوکایەتی بە دین و هەموو شتێکمان. بەڕێزان ئامادەبوون ئێمە لەم چالاکیانانە بەڕاستی کارێکی ئەخلاقی و دینی لەسەر شارمان بۆ کۆتاییێنان بەم دەسەڵاتە زوڵم و ستەمانە بڕوخێ دەسەڵاتی ستەمکار سەروەری بۆ یاسا سەروەری بۆ ئازادیوانان و بە هیوای زووترین کات کاگە شێروان و ئوستاف جەماعەتیش ئازاد و زۆر